إخانات نكرتيا دجمنة إخانات فروتنا كرامات ملت وولاته جل كرد جلك آزادی خوازه تجارا قرجی خانه دادنا و خود قبل ناکه هكذا بلا بزانم جلی کرد و به مزن کردن تکوشینه یه خانه به فاتسینا جالسي إخوانات الجل إخواتك بزانبن إخوانات وين يعرف كده بحساب ولا برسي ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەل ئەم کاتتان باش بیسەرانی هێژە ئەمڕۆ هەینی 2 ئابی 2024 بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانتان پێشکەش دەکەین. محەممەد ئۆجەلان برای ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان و مەزلومدینچی پارێزەری هەروەها عەلی کونار برای عومەر خەیری کونار پۆڵات یەڵدرم برای حامڵی یەڵدرم و مەلیحە چەتین خوشکی وەیسی ئاکتاش بۆ چاوپێککەوتن داواکاریان پێشکەش کرد. خانەوادەکان لە ڕێگای داواکاری کۆماری بورسا داواکاریان پێشکەش کرد تا سەردانی بەڕێوەبەرایەتی زیندانی ئیمراڵی بکەن. پەیوەندی ڕێبەر ئۆجەلان لەگەڵ جیهانی دەرەوەدا بە تەواوی پچراوە و وەڵامی داواکاری پارێزەران و خانەوادەکەی بۆ ئەنجامداری دیدار ڕەت دەکرێتەوە. دوای چەند مانگێک بە پارێزەران دەڵێن سزای دیسیپلینی بەسەردا سەپێنراوە. ماوەی زیاتر لە 41 مانگە گۆشەگیریەکی توند لە دژی ڕێبەر ئۆجەلان بەڕێوە دەچێت و ڕێگە بە پارێزەر و خانەوادەکەی نادرێت سەردانی بکەن و دیداری لەگەڵدا ئەنجام بدەن. کۆتاجار لە 25 ئاداری ساڵی 2021 پەیوەندیەکی تەلەفۆنی لە نێوان ڕێبەر ئۆجەلان و محەممەد ئۆجەلانی برایدا ڕێکخرا بەڵام زوو تەلەفۆنەکە داخرایەوە و تا ئێستا هیچ زانیاریەک لەبارەی تەندروستیەوە نازانرێت. کۆمەڵی ژنانی ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان کەژار بە بۆنەی دەیەمین ساڵی جێنوسایدی 3 ئابی 2014 بەیاننامەیەکی نووسراوی بڵاو کردەوە. کەژار بە ئاماژەدان بە وردەکاریەکانی جێنوسایدەکە جەخت لەوە دەکاتەوە کە گەلی زەدی نەک هەر ناومید نەبوون بەڵکو لە سایەی بەرخۆدانی مێژووی گەریلاکانی هێژاستار هەپەگە و پەیڕەوکردنی بیر و فەلسەفەی سەرۆکاکۆ لە ڕووی کۆمەڵایەتی و سیاسی و سەربازیەوە دیسان دەستیان بەڕێخستنی خۆیان کردووە. دەقی بەیاننامەکەی کەژار بە ناونیشانی ژنانی زەدی چاویان بە ڕووی بەیانیەکی پڕ لە هیوا و خەندە کردووەتەوە وهایە لە یادی 10 ساڵی هێرشی درەندانی داعش بۆ سەرشەنگال و کۆمەڵکوژی زەدیەکان یادی هەموو قوربانیان و هەروەها یادی هەموو شەهیدان و قارەمانەکانی تر بۆ پاراستنی گەلەکەمان لە شەنگال تێکۆشانیان کرد و گیانیان بەخت کرد بەرز ڕادەگرین. لە دوای 3 ئابی 2014 لە شەڕی داعشدا نەیارانی گەلەکەمان ڕوبەڕووی بەرخۆدانی حەماسەیی کەریلاکانی ئازادی کوردستان بوونەوە و پلان و سیاسەتەکانیان شکستی هێنا. لە ماوەی ئەم 10 ساڵەدا سەرەڕای هەموو هێرشە درەندەکانی ڕژێمی فاشیستی تورک گەل و کۆمەلگای شەنگال بە پەروەردە و ڕێکخستنی خۆیان بە پێی فەلسەفە ڕێنمایی و ئایدۆلۆژی ڕێبەراپۆ ئیتر توانای پاراستنی خۆیان لە هەموو بوارەکاندا هەیە. ئێمەی ژنان مێژوویەکی زۆر کۆنمان هەیە کە پڕە لە ئەزمون و کەلتور سیاسەت و ناسنامە و دەستکەوتی زۆر باش و باوەڕ بە ئازادی و ژیانی ئازاد دەتوانین هەموو دنیا بە ئازادی بڕازێنینەوە. لەم ڕووەوە پێویستە ڕەنج و فیداکاری زۆر بدەین و پەروەردە و خۆ بەڕێکخستن لە پێشەوەی هەموو کارەکانماندا دابنین.
هاوسەرۆکایەتی کۆنگرەی گەل لە یادی 10 ساڵەی فەرمانی سی ئاب لە شنگال ڕایگەیاند خەڵکی کوردستان هەرگیز ئەم کۆمەڵکوژیە لە بیر ناکات. لە بەیاننامەکەدا هاتووە لە یادی 10 ساڵەی جێنوسایدی شنگالدا ڕێز و سڵاوی خۆمان بۆ هەموو شەهیدانی پەکەکە دادەنێن کە وەک ڕەشەبا چوونەتە لای خەڵکی شنگال. کۆنگرەی گەل لە بەیاننامەکەیدا سەرنجی بۆ ڕەشە و هێرشە بەردەوامەکانی سەر شنگال ڕاکێشا و جەختی کردەوە پێویستە ئاماژە بۆ بکرێت کە ڕێبەراپۆ خەڵکی شنگالی بەتەنها نەهێشتەوە بە خەباتێکی گەورە ڕێگریان لەو فەرمانە کرد و پێکاتی ئیزەدیان پاراست. لە کۆتاییدا کۆنگرەی گەل ئەم بانگەوازەی بۆ گەلی کورد دەکات. داوا لە کۆمەلگای ئیزەدی و گەلەکەمان دەکەین کە لە سێ ئابدا بە کۆمەڵ بەشداری یادی فەرمانەکە بکەن با یەکدەنگ بین لە دژی خیانەتکاری بارزانانی و داگیرکاری دەوڵەتی تورکیا. هەروەها دام و دەستگاکانی کوردستان بە بۆنەی 10 ساڵەی فەرمانی شنگال ڕاگەیاندراوێکیان بڵاو کردوێتەوە. لەم پەیوەندیەدا کۆنگرەی ستاری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لێدوانێکی بڵاو کردەوە و لە بەیاننامەکەدا هاتووە لە یادی 10 ساڵەی کۆمەڵکوژی شنگالدا سەری خۆمان بۆ سەرجەم شەیدانی کۆمەڵکوژیەکە دادەنەوێنین. لەم پەیوەندیەدا کۆنگرەی ستار دەڵێت دەنگی ژنانی ئیزەدی دەنگی هەمومانە. کۆنگرەی ستار داوا دەکات هەموو ژنانی ئازادی خواز ڕۆشنبیر هونەرمەند و تێکۆشەر کۆ ببنەوە و بانگەوازی تێکۆشان بکەن. لە ئاراستەیەکی تردا کۆمەڵی پەیوەندیەکانی ژنانی کورد ڕێپاک بەیاننامەیەکی پێویستی بڵاو کردەوە. بەیاننامەی ڕێپاک بەم شێوەیە لە 3 ئابی 2014دا کۆمەڵکوژیەک لە دژی کۆمەلگەی ئیزەدی لە بەرچاوی جیهان ڕوویدا. ئێمە بەتوندی ئەم کۆمەڵکوژیە ئیدانە دەکەین و بەڕێزەوە ئەو کەسانە لە بیردێنینەوە کە لەم کۆمەڵکوژیەدا گیانیان لەدەستداوە. ڕێپاک سەرنجی بۆ خەباتی ژنان لە دژی هێرشە جنوسایدیەکان ڕاکێشا و دەڵێت ئەو ژنانەی دوێنێ لە ناوەڕاستی جنوسایدا بوون هۆشیارێکی قوڵ و ئیرادەیەکی بەهێزیان هەیە. بە ڕۆحی یەکگرتوو بە خۆڕاگری و خەباتی هاوبەش ڕێگری لە کۆمەڵکوژی دەکەین. بە بەشداری زیاتر لە 500 کەس لە ئیدارەی خۆبەڕێوەبەری دیموکراتی و ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی کۆنفرانسێک سەبارەت بە تەندروستی ڕێبەراپۆ لە هۆڵی سەردەم لە شاری حەسەکە بەڕێوەچوو. کۆنفرانسەکە بە ڕاستپاردەکانی پەیوەست بە گۆشەگیری کۆتایی هات. لو مبارزوان نتني كسكن أو ريبري ودشخصي نتوكيدا بويا كولكتيفا قلان أو ريبري فكرية تسياسات الكردو وجبو قلان وكي مذكران كي تيتن وكي ريبري استراتيجي وتيوريك تيقبل كرن أو نكسكن نصنا مايا جواكية يك ديوانا وكبي يا بلغا حقوقي تريد ولا وقدخل جهكاري بداوي به دبي باريزن كاربن جمافي حقوقي سودين بگرن جبو اشکنجه و تجهيل بداوي به وچالاكيان بيشخن هيئة CPT و TTB عملت بكن جبو کو بچن امراني دستور ورن گردن و دفتن کنترول بجيش کن ورن آباکرن راپورن کو ورن آمدکرن جي جرايا بشتيرا ورن بادکرن سي ستانداردين گردوني بريارن دادگاه مافيا مروفون اوروباي بشريانن كويتايا بشريگرتنا اشکنجه CPT هنا وگرتگاه امرالي ستاتوی كوتايبت ولا تخستن ارتقانين جمالية حقوقي وبوليتيك ولا الوشانتن وجبو بقانون ويشي بريخستن نامنتوي وسازيان و تيكمن ناوه هولدان چار تجارچوبایا مافی هیوی آزادی اوجلان بکورد جبوکو آزادی فیزیکی یا برید اوجلان بکورد دوی میکانیزمای بیویدیدار ورن آقاکرن و سیاست دموکراتیک رول اکتیو بگرسن بریخا اویک جبو آشتیا هرمیشی گرینگه جبو وی یکی هیتک وجه حکیم و پارێزەران پێکتێ لە باکوور و ژێراتی سووری وەرە ئامادەکردن و کۆنسەیە ئەوروپایەوە هەفتێتنێ بکەن. 5. ji bo pêkaniya van birêyaran û şûxandina tenduristiya ocalan komîteyek were avakirin. Li Tirkiye û Rojhilata Navîn ji bo hemû bawerî, ziman, nasname, çand û civak wer rastiya birêz ocalan tê dîtin. Ji bo pêkanîna aştiya navbera komên berfirehî eviyek derbas kirin. Berviyekê ji em bang li saziyên navnetewî û netewî
کسایت روشنبیر و در دور دموکراتیک کو خودی لبریال کنفرانس آماده کردن و جبو هستیاریشی چالاکیان پیش بخورن. ڕۆژنامەی فرانکفۆرتێر ڕۆندشۆی ئەڵمانی بە وردبینیەوە نامەی 69 براوەی خەڵاتی نوبێلی و ئازادی جەستەی ڕێبەراپۆ خستە ڕۆژەوەوە لە 26 تەمووزدا بە سەرۆکایەتی جودی ویلیامز براوەی خەڵاتی نوبێلی ئاشتی و 69 براوەی خەڵاتی دیکە بانگەوازیەکی مەزنیان بۆ ئازادی جەستەی ڕێبەراپۆ کرد. براوەی خەڵاتی نوبێل نامەیان بۆ ئەنجومەنی ئوروپا و CPT و نەتەوە یەکگرتوەکان و چەندین دامەزراوەی دیکە نردووە. ئەوان لە ڕێگەی نامەکەیانەوە دەیانویست ڕێبەراپۆ لە ڕووی جەستەیەوە ئازاد بکرێت و پرسی کورد بە ڕێگای دیموکراسی چارەسەر بکرێت. ڕۆژنامەکە بە بەرفراوانی لە ماڵپەڕەکەیدا ئەم هەواڵە ویژدانیە باس لێ دەکات و ئەم هەوڵە ویژدانیە باس لێ دەکات و داوای دادپەروەری دەکات. هەواڵەکە بە ناونیشانی ڕێککەوتن لەگەڵ کورد 69 خاوەن خەڵاتی نوبێل داوای ئازادکردنی عەبدوڵڵا ئۆجەلان ڕێبەری گەلی کوردەکان خراوەتە بەردەم خوێنەرانەوە. لە هەواڵەکاندا باس لەوە دەکرێت کە دەوڵەتی تورکیا بە سیاسەتەکانی لە چارەسەر نزیک نییە. هەروەها سیاسەتمەدارە کوردەکان دەستگیر دەکات. لەگەڵەوەش باس لەوە دەکرێت ئەم هێرشە کاریگەری لەسەر جوگرافیای کورد بووە و لە سووریا و لە عێراقیشدا براوەی خەڵاتی نوبێل وە بیری دێننەوە کە گۆشەگیری لە ئیمراڵی هەم ئەشکەنجەیەوە هەمیش بربەستە لە بەردەم ئاشتی لە ناوچەکەدا. هەروەها لە وتارەکەدا جەخت لەوە کراوەتەوە بە مەبەستی ئاشتی پێویستە بە پەلا وتوبێژی نێوان دەوڵەتی تورکیا و پەکەکە ساز بکرێت. پێشەنگی ئەم بانگەوازە جودی ویلیامز و لە ڕۆژنامەی ئەڵمانیدا دەڵێ پرسی کورد تەنیا بە ئازادی بە ڕێز ئۆجەلان و دانوستاندن لەگەڵ حکوومەتی تورکیا چارەسەر دەکرێت. ئەگەر چارەسەر نەبێت ئەمە خەسارێکی گەورەیە هەم بۆ تورکیا و هەم بۆ کوردان. لە ئەڵمانیا چالاکیەک بۆ پەخشان عەزیزی و شەریفە محەممەدی ئەنجامدرا. چالاکیەکە لەلایەن کۆمەڵەی ئازادی ژنانی مونیخەوە ساز کرابوو. کۆمەڵەی ڕۆشنبیری کوردیش پاڵپشتی چالاکیەکەی کرد. دوای ڕێزگرتن وتارەکان پێشکەش کران و بانگەواز کرابوو ئەوەی دژایەتیەکی جددی لەگەڵ ئێدام لە ئێران نیشان بدرێت. جەنگاوەرانی بەندە ئامەدی هەبەدەها ڕایانگەیان کە ڕۆژی 27 تەمووز لە ناوچەی موغڵا لە ناوچەی پیشەسازی بە تاکتیکی ساپۆتاژ ئاگریان لە کارگەیەکی ڕیسایکل بەرداوە. لە ڕاگەیاندراوەکەدا هاتووە ئەم چالاکیە وەک وەڵامێک بۆ هێرشە داگیرکاریەکان لە باشوور و باکووری کوردستان ئەنجامدراوە و لە ئەنجامدا کارگەی ڕیسایکل سوتاوە و لە ناوچووە. هەروەها دوای چالاکیەکە جەنگاوەرەکان بە سەلامەتی گەیشتونەتەوە شوێنی خۆیان و بەهۆی چالاکیەکەوە هەزاران لیر زیانی ماڵی بەر کارگەکان کەوتووە. هەروەها جەنگاوەرانی بەندە ئامەدی هەبەدەها هۆشداری دەدەن و دەڵێن ئێمە لێپرسینەوە و تۆڵە لە هەر ناوەند و کەسانێک دەکەینەوە کە دژی گەل تاوان ئەنجام دەدەن. ئێمە دژی داگیرکاری لە کوردستان شەڕ دەکەین. هەروەک چۆن درۆنە پێشکەوتوەکانی تورکیا دەخەینە خوارەوە تێکشکاندنی ئێوە مسوگەرە. لە سەنتەری ڕۆشنبیری شاری کەرکووک بە مەبەستی بانگەوازیکردن بۆ یەکبوون و یەکگوتاری لایەنە کوردیەکانی کەرکووک و فشار خستنە سەر بڕیار بەدەستانی پارتی و یەکێتی هەریەکە لە گروپی خاک کەرکووک بۆ هەمووان و ئەنجومەنی کوردی کەرکووک کە پێکاتون لە ژمارەیەک لە کەسایەتی سیاسی ڕۆشنبیری مامۆستان و سەر و نوێنەری خەڵکی کۆنگرێکی ڕۆژنامەوانیان بەست و تێیدا جەختیان لە گرنگی یەکڕێزی و یەکگوتاری کورد کردەوە و بەهۆی هەستیاری و مەترسیەکانی دۆخی ئێستا لە کەرکووک. 2003 تاکو ئێستا ئێمەی هاوڵاتیانی کورد لە کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان باجی هەڵەی سیاسی و نەگونجان و پێکەوە کارنەکردنی حیزبە کوردستانیەکان دەدەین بە تایبەتی ناتەبایی و ململانەی نابەجێ نێوان یەکێتی و پارتی. دواتریش لە 2017ەوە باجە گەورەکەمان دا و تا ئەم ڕۆژ تاڵاوەکەی بە بەردەوامی دەچێژین. ئێستاش ئەو دوولایەنە براوەی هەڵبژاردن پێکەوە ناگونجێن. گەروا بڕوات تاوڕوان دەکرێت کورد لە کەرکووک بازێکی گەورەتر بدات. بەداخەوە پێدەچێت دەسەڵات لە هەولێر و سلێمانی هەست بە ئازارەکانی ئێمەی کەرکووکی نەکەن بۆ فشار خستنە سەر بڕیار بەدەستانی ئەو دوو حیزبە. ئێمە چەند ڕێکخراوێک بڕیارماندا ئەم گردبوونەوەی جەماوەریە
ڕێک بخەین و تێیدا داوا بکەین. یەک دروستکردنی یەک فراکسیۆن لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە فراکسیۆنەکانی پارتی و یەکێتی و کریستیان کە دەکاتە 8 کورسی تا بە یەک گوتار و یەک بەرنامە لەگەڵ پێکاتەکانی تر بۆ دامەزراندنی حکوومەتی خۆجێیی کەرکووک بکەونە گفتوگۆ. دوو لە مووسڵ و ناوچەدابڕێمەرەکانی تر پێویستە پێکەوە و بە یەک بەرنامە کار بکەن وەک چۆن ئەو دوولایەنە نۆبە بەنۆبە بەرامبەر بە یەکتر لەو ناوچانەوە لە 21 ساڵی ڕابردوو بڕیاری هەڵەیان داوە. بەڵام لەم ڕۆژگارە دووبارەکردنەوەی ئەو هەڵانە و لە شوێنەکانی تر نەکەرزیان بە پرسی کەرکووک و ناوچەدابڕێنراوەکان دەگەێنێ بەڵکو مەترسی لە دەستدانی لێ دەکەوێتەوە. سێەم لە کەرکووک جێ ئەوەیە پارتی دیموکراتی کوردستان دەرونی گەورە بێت و بەرژەوەندی گشتی لە بەرچاو بگرێ و ڕێز بۆ زۆرینەی کورسەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان دابنێ و بە هەندی وەربگرێ. یەکێتیش پێشوازی لە هەڵوێستێکی وەهادا بکات. لە کۆتاییدا دەمانەوێت بەڕاشکاوانە بەم دوولایەنە بڵێن ئێمە پشتیوانتانین، بەڵام ئەگەر ناتوان پێکەوە کار بکەن یان پەن لە ڕابردوو وەرناگرن و بە تەنگ ئازارەکانی کەرکووکەوە نین، داواتان لێ دەکەین چیتر مەبن بە بارگرانی لەسەرمان و گورگان خواردمان مەدەن. بەڕێوەبەرایەتی گشتی دژە تێرۆری سلێمانی دەستگیرکردنی تۆمەتبارێکی ڕاگەیان کە پێشینەی کاری لەگەڵ چاتەکانی داعش هەبوو لە شارۆچکەی چەمچەماڵ خۆی حەشارداوە. دژە تێرۆر ڕاگەیاندووە لە درێژەی کار و چالاکیەکان بە مەبەستی پاراستنی ئاسایشی هەرێمی کوردستان و سەر و ماڵی هاوڵاتیان. بەڕێوەبەرایەتی گشتی دژە تێرۆر لە قەزای چەمچەماڵ تێرۆریستەیەک دەستگیر دەکات. ئاماژەی بەوش کردووە دەستگیرکراوەکە لە دایکبووی ساڵی 1970 بە ڕەچەڵک خەڵکی پارێزای سەلاحەدینەوە لە شارۆچکەی چەمچەماڵ خۆی حەشاردا بوو. بە پێی ڕاگەیاندراوەکەی دژە تێرۆر ئەو تۆمەتبارە پێشینەی کاری تێرۆری هەبووە لە ناوچەکانی داعشدا و توانراوە لە ئۆپەراسیۆنێکدا لەلایەن هێزەکانی بەڕێوەبەرایەتی گشتی دژە تێرۆر دەستگیر بکرێت. تەرمی ژمارەیەک لەو کۆچبەرانەی ڕۆژی حەڤەی حوزەیرانی ساڵی 2024 لە کەناراوەکانی ئیتالیا خنکابوون ناسراونەتەوە و سبەینە لە ڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرەوە دەبرێنەوە زێدی خۆیان. ڕێزان حەمەساڵح نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان ڕاگەیان دوای بەراوردکردنی DNA کەسوکار و ئەو کۆچبەرانەی لە کەناراوەکانی کالیبرای ئیتالیا خنکان تەرمی 13 کۆچبەر ناسراونەتەوە و سبەینێ هەینی ئەوڕۆ ببورن لە ڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرەوە دەهێنرێتەوە بۆ هەرێمی کوردستان. جیاماژەیە ڕۆژی حەڤەی حوزەیران بە لەمێک بە زیاتر لە 70 کۆچبەرەوە کە زۆرینەیان کورد بوون لە کەناراوەکانی کالیبریا لە ئیتالیا ژێرئاو کەوت و تەنیا 10 کۆچبەریان ڕزگارکران و تەرمی 43 کۆچبەریان دۆزرانەوە. هێزەکانی ڕزگاری عەفرین هەرە لەبارەی ئەنجامدانی چەند چالاکیەکیان لە دژی سوپای داگیرکەری تورک و چەتەکانی لە سنووری عەفرینی داگیرکرا و ڕاگەیاندراوێکیان بڵاو کردەوە. لە ڕاگەیاندراوەکەی هەرە ئەدا هاتووە لە ڕۆژانی 29 30 و 31 تەمووزدا هێزەکانمان لە ناوچەکانی باب عەزاز و شیراوە لە دژی مۆڵگەکانی داگیرکەران چالاکی نیشانشکێنی و چالاکی تایبەتیان ئەنجامداوە. ئاماژیان بەوش داوە لەو چالاکیانەدا 9 داگیرکەر کوژراون و 8 دیکەش بریندارکراون. هاوکات هەرە کاتی ئەنجامدانی چالاکیەکانی بە دیمەن و بە بەڵگە کردووە و هاوپێچ لەگەڵ ڕاگەیاندراوەکەدا بڵاویانی کردوێتەوە. محەممەد جەواد زەریف بوو بە یاریدەری مەسعود پزیشکیان بۆ کاروباری استراتێژی. مەسعود پزیشکیان سەرۆک کۆماری ئێران محەممەد جەواد زەریف وەزیری پێشووتری دەرەوەی وڵاتەکەی و ئەندازیاری ڕێککەوتنی ئەتۆمی کردا یاریدەری خۆی بۆ کاروباری استراتێژی پزیشکیان لە نامەی دەستبەکاربوونی زەریفدا نووسیوێتی تۆ بەرپرسیاری لە چاودێریکردنی دیارترین پێشاتە نیشتمانی و نێودەوڵەتیەکان و ڕادەی سەرکەوتن لە بەدیهێنانی ئامانجەکانی دەستور. جیاماژەیە زەریف لە ساڵی 2013 بۆ 2021 لە سەردەمی کابینەکەی حەسەن ڕۆحانی وەزیری دەرەوە بووە و کەسێکی نزیکی باڵی ڕەفرمخوازانە. زەریف لە هەڵمەتی هەڵبژاردننی مەسعود پزیشکیان کەسایەتیەکی دیار بووە و ڕۆڵی هەبووە لە سەرکەوتنیدا. هەروەها زەریف بە ئەندازیاری ڕێککەوتنی ئەتۆمی نێوان ئێران و ڕۆژاوا دادەنرێت کە لە ساڵی 2015 واژۆکرا بە ئامانجی سوکردنی سزا سەپێنراوەکانی سەر وڵاتەکەی. گروپی ئامارە لە چوارەمین ساڵوەگەری شەهیدبوونی گوڵستان ئاکسۆی بە نازناوی هێوی گابار کە لە 26 تەمووزدا شەهید بووە کۆرانێکی بە ناوی هیوایمەن ئامادە کرد. ئەندامی گروپی ئامارە خۆزان هارون باسی لە ژیانی شەهید هێوی کردووتی بەداخەوە هەواڵ هێوی لە ساڵی 2015دا
لە شەڕی سەرەکانی بە قورسی بریندار دەبێت و بۆ وەرگرتنی چارەسەر دەچێتە ئەوروپا لەوێ هەست بە غەریبایەتی خۆی دەکات لە خەونی ئەوەدا بوو جارێکی دیکە بگەڕێتەوە بۆ کوردستان و تا کۆتا هەناسەی خۆی تێکۆشان بکە بەڵام بەداخەوە لە ئەوروپا بەم حەسرەتەوە گیانی لەدەستە لە کۆتایی قسەکانیدا ئاماژێ بەوەدا لە پێناو بە ژیانیکردنی یادی شەید هێوی بە گروپی ئامارە گۆرانیەکمان بۆ ساڵوەگەری یادکردنەوەی ئامادە کردووتی لەسەر ئەم بنەمایە بە گروپی ئامارە جارێکی دیکە هەواڵ هێوی و هەموو هەواڵان کە گیانی خۆیان بەخشی بە ڕێزداریەوە یاد دەکەینەوە ئەم گۆرانیە پێشکەشی هەواڵ هێوی هەواڵی شەیدان و هەموو هەواڵانی تێکۆشەرمان دەکەین بێسەرانی هێژا بەم جۆرە گەیشتینە ئەنجامی گەشتەکەمان هەر لە خۆشی دابن.